زۆر باش. حاضر دەست پێکەین؟ حاضر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته. ڕێزان پێ خۆشحاڵین لەگەڵتان دەبین لە یەکەم زنجیرەی وەڵامی پرسیارەکانتان لە شەرحی مەتنی ئەبی شوجاع. ئینشاءالله لەگەڵ مامۆستای بەڕێز خوای گەورە یارمەتیمان بداتن وەڵامی ئەو پرسیارانە دەدەینەوە کە لە کتابی تەهارە لە بۆمان هاتیە. حەول دەدەین ئینشاءالله گەر مامۆستا ڕازی بیتن لە کتابە مفەسەڵەکانەوەی کە تۆزێک درێژن و گرنگن وەڵامی پرسیارەکانمان هەبی ئەوانێک ئەو کتابانەشی کە کورتن دووسێ دانەی لێک دەدەین ئینشاءالله جوابی دەدەینەوە. و تێبینیە چیش پرسیارەکان کە لە بۆمان هاتبوو عەدەدەکەی زۆر ئەوەی کە لە فۆرمەکەی لەلای منە 157 پرسیاری تێدا هاتیە. ئەو 157 پرسیارەش بە ئاسانی جواب نەدەدراوە لەبەر ئەوە مامۆستا گوتی 50 پرسیاری لێ جواب دەدەینەوە. 50 تقریبا نزیکی 50ە. ئەوی دیکە لە فلتەریدا هەندێک کە زانی پرسیاری زەڕورتر هەیە 50 دانەی لێ هەڵبژار لێ دەبیگەردن مەنازاکەن کە وەڵامی هەموو پرسیارەکان نادەینەوە چونکە کاتەکەمان بەش ناکە و زۆر دەخانی. مامۆستا بەخێر هاتی، پێ خۆشحاڵ بن لەگەڵمان بەشداری. سپاس کاک ئەحمەد، بارەک الله فیکم. بەڕێزێ بارەکە الله فیکم. پێشەوەی دەست بە پرسیارەکان بکەین پێشە چێک جەنابتان وتە چی بڵێن ئینشاءالله و دەست بە پرسیارەکان دەکەین بەئیزنی خوای گەورە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. أما بعد، برزان بيش دعاء خير ودسخوشي وعندو نبون من هموتانه دعاء ما أخوة جل جلاله أو طاعة عبادتي طلب علما لا هموما قبولك إخلاصا ونسبك يعني متيما دا بي بيشين يعني متيما دا بكين عمل لواقع دا بردستی بکین. وڵا حەزم لێ پێشێکی کورد دەربارەی دوو خاڵ باس بکەم هەرچەند لە میانەی شەرحەکەدا باسکراون بەڵام لەبەر زەروریان و لەبەر نامۆیی ئەو بابەتە بۆ ئێمە گرنگە دووبارەیان بکەینەوە. یەکەمیان ئێمە لە دەرسی یەکەمی زنجیرەکەمان باسی ئوسلوبی مامەڵەکردنمان لەگەڵ مەذهب کرد، مذهبی زانایانی سەلەف کردو و باسی ئەومان کرد. شافعی رحمه الله و مەذهبەکەی یەکێکە لە مەذاهیبی سەلەف، زانایانی ئومەت زیاتر لە 1000 ساڵ لە خزمەتیدا بوون بە دلیل بۆ هێنانەوە، بە لێ هەڵهێنجان، بە فەرع لێ دروستکردن، بە پوختکردنەوە، بە شەرحکردن إلى آخره. وقتمان لابد أو طريقي همو علماء إنسان بوئي فقه فير بيه، بوئي تصوري مسائل بكا، بوئي مصطلح شوازي طرح الفقهاء وشوازي باس كردن يعني أو شاني بكاري لهن فير ببيه دبيه ملازمي مذهبي شي دياري كراوك. طالبي علم لابد دبيه لسرتاي فير بوني دا لسريش لمذهب كان فير بيه لبر أوي بديلي أم لسريق مذهب بونا دور رقاية يشان همو قولو همو مذهبو همو أقوال بيكو بسر يقدا بداو بيوي همو يعني بيكو فير بيكو شيشيني متمحالة بو طالبي شي سرتاعي يعني. ابن الزهري رحمه الله دي فرمو من أراد أن يجمع العلم كله ضيعه كله، يعني من أراد يتعلم العلم جملة ضيعه جملة. هركز بيه همو علم بيكو فير بيه همو يبيكو لكيس ده. ابن زور ده بينيتش لآراء وكلام فقهاء واستدلالات يعني مناقشات يعني دخلنته وزور دخلنته سري لهي تودرناتي تصوريق قول كان يناكا باج للدليل كان ينتيناكا نازن كامل تطبيقك يعني باسي شديته بيش نازن يتون معاملك يعني لسر مذهبي النروى وإنما أويك بيضا لسر فقهي دليل بالروا فرزان فقهي دليل يا قول راجح شتيشي نسبية توكد لي قول راجح دبي بلي قول راجح لاي تشي آخر القول راجح لاي شافعي يا قول راجح لاي ما وصحي السدي قراك يا قول راجح لاي ابن تيمية يا قول راجح لاي ابن عثيمين يا قول راجح لاي فلان.
أخيرا أمشن كوتني تو وقول راجح ببيزانيني أصول استدلال وممارسة أصول فقه ليكولينوا نتيجة كيهر أوي توازن للتقليد شافعي هنا وكل درسي كم باسمان كرد تقليدي عالمي شدي كت كردوتوا يعني هنقاوي زيادة نتوية بيش بوكو رنجة هنقاوي قرابي ودواو رنجة هنقاوي قرابي ودواو بشي بوي ببيقمان شافعي رحمه الله عالم ترى ليزان ترى لو زاناي لخلف أتو تقليدي نكتير ببيقمان شافعي عالم ترى ليزان ترى لو زاناي خلف لو زان مثلا لو زاناي للجني فتوى بون منسوي بولايو فتوى بوداي بقول راجح بام لقل أود ضين أوي إما خريجين لخدمتي دابين خلني فقه خلني آسي كمي فقه وكو علم وكو عمل كسك حادثي شي هاتا بيش برسياري شي توشبو هفتكر ممارسة كني من زبي شافعي زور قرصة لو بابة بو حالتي أو دتشيت لاي بيارك كثقة ومتماني بعلمه بتقواي هبي بعلمه بالأخوات رسان بنعضان به بودو مرجع نهر كسك آستان بو نعمي لموبايلك كسي كدو يجي دوسي قصي لستوريا كد برسيارة هي آراستي أو بكا أيش قصي شي بوكا ببيع علم هر لخوة دبي وابي بيم واي وابزان مشتكم فندوتو أوانان كحادثي شي جاري كاوي توجبو توشي شكاويك بوبون من التطبيق بابتي جبائري زور بقرص دزاني لسترخون ما شايف كلمة شقتي زور قوي تدا دتيت لاي بيا وكو عزم كدن استقي بعلمه بتقواي هذا قربان حاول مسألة من آوايا جناب الدفرموي شي بكم هل شي بيقول أو تنفيذ ذكاء أو تطبيق ذكاء عند دبي زين بهو نبوة مرسي طلقوا لو بارش هر مقلدة والله أنت ما شايكر بزاني أجر كاوي شي ليزان ولا خواترس وشارزا بواقع مجالي شي معقولي بوبدوزيتو فتواي بوبدا فريشي آسان تركا مشقتي كم ترتداتي بالتالي أجر بابتي جبائر وكنا منور بقرين إما أويدي خنين معتمدي مذهبي كلمذاهب سلف معتمد وقصي كوتاية لمذهب محمد كوري إدريسي شافعي رحمة الله ديبي أجر تقليدي أو أبكي لجانب ممارسي أو أبكي لسر أو بروي ضلنيابة وكو ابن تيمية وكو غير أوانيش فرميانا هيج حرج وإشكال لسر نين لبر أبو حصي بزار رحمة الله برساجي ابن تيمية كودو قربان اهتمامي تو بفروع فقهي يعني ببابتي فقهي كم تلها تاوكو اعتناء بأصول ورد مخالفين وأمانة لبرتي ابن تيمية أبو حفص بزار والله الشيخ ابن تيمية لوران فيه وتبنبري قلتي لبري الحمد لله فقه درقا كيف العوانة بابتكي آسان وسهلة نص نقصي ابن تيمية والله الشيخ قلتي أجر إنسان تيدا تقليدي يشك لإمام خاون شون كوت وكان سلفكا لإمام مشهور كان سلفكا كمذهب كان ضبط كراو جربلا وتو خواي يقول لي قبول دكا ولا كمقريد غوري كابو أجر لبابتي شي وكو جبائر مثلا يا لغيري أو أتو تطبيقي مذهبي شافعي كر فلا يخوات جل جلاله هيك حرج للسمية لبري فرماني خوات سبحانه وتعالى تطبيق كردوه فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون وفرماني في أمري خوات صلى الله عليه وسلم جاب كردوه خو أجر هستك المشقة وقرسي زوري تلايا بنسبتي توه وكو قتمان لتلايا بيايك ثقت بعلم بتقوى وبالأخوات الثاني هي كفتواي بوداي شون فتواكي أو دكويو التقليدي أو دكيو الحمد لله إشكالي تداني بابتي دوم كزور لبسيارة كان سنبارب ومويوب كيني حتى حد يزور بيوني بخاضية كما وهي مسألي قرآن خندنا أبو أفلتك لسوري ما قانا ده فرضا مذهبي شافعي مذهبي أما أو أبو كخن ما ندسك أفلتك لسوري ما قانا ده أو بابا تبراوته وكنابي دست مصحفته نابي دست مصحفته أي بو هي قرآن بخينته بلا بار يعني تمشي المصحف يبكى ببيو دستي يبدا بشتي بركاني هلداته ويجي أبوي بقري أبوي هي قرآن بخينته لما مذهبي أما وكل درس كان رابط بويني قرآن بخينته ما بس يجي دخلنا بتزورك كبخوي جوي لدنجي خوي يعني بس ليه بتزورنا توا
دەنجی نەیە ئەوە خوێندنەوە نییە بۆی جائزە بۆی ئاساییە لەبەرەوە لە مەذهبی ئەمەوە ئافرەتی کە قورئانی لەبەرە بەو جۆرە مڕاجعی قورئانەکە دەکات یا بەس بە دڵیدا دێنێ لێویشی ناجوڵێنێ لە دڵیدا مڕاجعی دەکات یا بەس تەماشای مصحفێ دەکات بەبێ دەستی لێ بداولی بخوێنەوە بەس تەماشای دەکات بە تەماشا کرد هەموو ئەوانەی بۆ هەیە و ئاساییە تا بزانن مەذهبی شافعیش ئەوەندە تەسکیە کە مەجالی هیچی تێدا نەبێت خۆ ئەگەر زۆر ضرور بوو کە قورئانەکە بخوێنێتەوە بە دەنجی بەرز ڕێزان دەستان لە مصحف جیاوازە دەستان لە مصحف ئینسان لەسەر پاشی نەبێت بە دەست نوێژەوە نەبێ نابێت دەست لە مصحف بدا دەست لەو پەڕاوە بدا کە قورئانی تێدا نووسراوەتەوە بەوەڵگەی لا يمسه إلا المطهرون وبەوەڵگەی ولا يمس القرآن إلا طاهر وكل فرمودي صحيح بيغمري خوادات صلى الله عليه وسلم بەڵام قورئان خوێندنەوەکە هەندێک لە علەما والله علم أو قولي بهذه مذهبي مالكة واختيار جماعة شلال علم ابن تيمية ابن حزم غيري أوانش فرمي أنا أستطيع قرآنش بخوانيته بدن بعد صوري ما كانش داري يكون درسي هي درس بخلق دولة درس القرآن لا يخلق دخوانيته ختمي هي ناكل دواكي نابي دواكي فرمي أنا أستطيع لبروي أحمد قال فرمي أنا هي الدليل شجاري كان نص شجاري كان نهات وكحائض نام القرآن قياس كردني شيء لسر بياك لشقرانة جنابته فرقه قياس مع الفارق أو كاوي لشقرانة جنابته هاد كادبير بخوش وردن أو لشقرانية لسر خوي لادة باو بيلزجي لسر خوي لادة والله أفرتك لسوري مانغانا لعبو جورانية لبيت شاوريكا هكا سوري مانغانا باق لبيتو انجا بشو يودو حالة فرق يعني أما هر كادبير بيلزجي لسر خوي لادة أما ناتواني بيلزجي لسر خوي لادة فرضون ناكري ودوانا قيام كلنا سريع كأميان بويني قرآنش بخيانته بهميشان بوين ناكري قرآن بخيانته بارك الله فيكم بارك الله فيكم والله بحسابي مقدمة بيوزم وزعما صردا بي لا والله مكان كنت ذكينا وقدر الإمكان إن شاء الله أجا 150 بسيار من كردوا تبع سلسلة شو لبوداني بوحتان يجوعي دانشين والله باش إن شاء الله داخلي برسالة كان دبين يا الله برسالة كاني أولي بأرى وبابتاني وكم مقدمة اتفاق مع هيك أمانة فتوانين وانية أمانة والله داني برسالة علمين بقي مذهبي شافعي يعني درس من تي داخل دو برسالة مالي هي بقي مذهبي شافعي والله ميدلينو أمانة فتوانين ووثمان إنسان كحاول شتايبتي بودوز بو ضرورة أو برسالة نايلة منك لبيايش يكا كأهلي فتوى وعلم بتقوى مشهور بلان أو برسياراني والله داني بابكي علمين بتي مذهبي شافعي أو كري درسكان معنا فرم طبعا هل عندك لا برسالة كان اشتي دعوه والله أعلم قلت تزوج هذا برسالة كم ضلي كاتك دقوتري معتمد لا مذهب إمام الشافعي معتمد لمذهب شيء أبد ياري كراوي ديار كتشين بس وبابته رنجة هي ندب خد نكرة وكليلة والله عم بدري بلان من بابتكم اليوتيوب تناوب زانسو خوبة كم زاني زاناني كرت لا بلايليستي هناوي كتيب عندها كتيبي شي لسرة كتيبي شي سوري وكو كفر لسردان دراوة المنهل والنطاق كده بالتفصيل لبعض قدا والله بسعرم دعوته من يزمانه والله بسعر لي ربدا والله دياري يمكن حتى أو تعبون كجرينجا بكرنا وبون مقطع جماعة دور بري بعض دخلش كثيرة بس يقول لك معتمدي مذهبي شافعي يعني شيء وشون أو دزان بري شون دزاين أو معتمدني أو يدي كمعتمدة وهو المقطع كنا يزان صعوبة كمزاني زاناني كده إن شاء الله بالتفصيلي أولا مثلا نتيجة موضوع ما بيناري يعني استا يعني بنسبتي هو ببختي أو الزور ببختي بنسبتي هو معتمدي مذهبي شافعي أو هيك لتحفة ابن حجر داعي لتحفة المحتاج ابن حجر هيتمي ده شرحي من هذا الطالبين النووي أو الزور ببختي باش أو برساري كم برساري دوم دلي آية أو شتاني كباز ذكرين لما تنا آية رجع بيدراو كمن زاري لسري بروم تا أستي زانستين برستر دبيتو
تا ئەو کاتی دەزانم چۆن ڕەئی پەسەند لە نێو خلافەکان دەدۆزمەوە. بۆ نمونە من لەسەر ڕەئێکی ئەو مەتنەم دواتر جێم لە مامۆستایەکی بەڕێز دەبی دەڵێ ئەمەی من دەیڵێم ڕەئی پەسەندە، منیش بڵێم ئەو ڕۆژەی گەشتم بەوەی چۆن ڕەئی پەسەند دەربهێنم اینجا سەیرێکی دەکەم بزانم کام ڕەئی پەسەندە. ئایا من گوناهبار دەبم بەو کارم؟ بۆکو ئەمەشش پێدا نەخێر قەتان نەخێر بە بێگومان نەخێر دەبرو هەتاوەکو تۆ فێر دەبی چۆن ڕەئی پەسەند بدۆزیەوە بابەتەکە بۆ تۆ لە نێوانی تەقلیدی شافعی و تەقلیدی فولاندای بێگومانیش تەقلیدی شافعی ئەو لاترە لە تەقلیدی فلان و طالب علم دەبێ هەوڵ بدا دەبێ هەموو هەوڵی بدا کە بگاتە ئاستێ بتوانێت ڕەئی پەسەند بدۆزێتەوە بەڵام دەبێ بزانێ کەەوە ئامانجی ئێجگار گەورە و قورسە ئێجگار گەورە و قورسە هەوڵ و جوهد و تێکۆشانی زۆر زۆری دەوێت وەڵامەکەی بە پوختی نەخێر هیچ گوناهبار نابێت و کاری زۆر دروستە. پرسیاری سێم دەڵێ مامۆستا ڕوونە ئێمە لەسەر مەزهەبێکی فقه بخوێنین باشترە لە فقهی دەلیل، بەڵام من مەزهەبی ئیمامی شافعی خوێنم مەرجە ئەوەی لەم مەزهەبە هەیە لەسەری بم و لێی لانەدەم ئەگەر لە چەند بابەتێکی لەسەر ڕای کۆمەڵە زانایەکی تر و مەزهەبێکی تر بڕۆم بەم کارم پێم ئەو ترێ لا مەزهەبی بۆ نمونە نوێژی جەماعەت مەڕای ئەو زانانم پێشیاوترە کە دەڵێن فەرزە یاخود حکمی نوێژ نەکرد لەسەر ڕای مەزهەبێکی ترم ئایا بەمە لا مەزهەبی لا ئاگاتان لێبێت چونکە پێناسەی دروستی لە مەزهەبی ئەو کەسە نییە کە لەسەر مەزهەبیشی دیاری کرا و ناڕوا حەذو القذة بالقذة وەکو دەڵێن لە ئەریفیەوە تایان نامەزهەبی کە هەندێ لە عولەما لۆمەیان کردووە ئەو کەسەیەک ئەو طالبی علمەیە کە بەبێ ئێعتیبار و حسابکردن بۆ مەزهەبی عولەما خۆی دەخاتە ناو فقه و گوتمان هەموو قەول و ئەقوال جەمع دەکا و لە خۆیەوە تەرجیح دەکا و ڕەد دەداتەوە و بێئەدەبی بەرابەر زانان دەنوێنێ و ئەوە نامەزهەبی ئەو نامەزهەبی ئەگەر نا ئینسان بەوە لۆمە ناکرێت کە لە بابەتێک لە مەزهەبیشی دیاریکا و لا بدا بەمەرجێ ئەوە بە هەوا و هەوەس و ئارەزوو نەبێ ئەوە خۆشترە ئەوەیان ئەوە یەک دومیان بە پرسیارکردن نەبێ لە نەزانێک کە نە ئاگای لە ئیجماع عولەما هەیە نە ئاگای لە اختلافی عولەما هەیە عەقڵی و ئاگرتووی بەخوا ئەوە ئاسانترە مادام ئەوەیان دروستە بە پێی ئەوە بڕۆ یان کامیان ئاسان بووە لە مەزگی جاری وایە دەبیستین سبحان الله یەکێ زۆر سیقەشی بەختەکەی خۆی هەیە بڵێ کامیان ئاسان بوو ئەوەیان وەرگرە ئەوە شوێنکەوتنی هەوا و ئارەزووە ئەوە شوێنکەوتنی هیچ قەولی هیچ عالمێ نی ئەفەڕەئیتە من اتەخەذ ئیلهه هەوا ئەوە هەوا و ئارەزووی خۆی کردوتە پەرستراوی خۆی بە کورتی ئاساییەت وە لەو مەزهەبە لا بدەی بەڵام بە پرسیارکردن لە زانایە لۆمەکراو نین تۆ بەڵ ئەمەرجێ بۆ گوتمان شوێن هەوا و ئارەزووی خۆی نەکەوێ و لەسەر قسەی زانایەکی معتەبەری مەشهور بەعیلم و بەتەقوابی. پرسیارێکی دیکە دەڵێ پیاوێکی گەورە و عەظیمی وەکو نەوەوی ڕەحیمەه الله دەرحەق بەخۆی چەند قەولی هەیە لەیان قەولی هەیە خلافی مەذهبی شافعی پێ ڕاجحە و ئەوەی تطبیق و تەنفیذ دەکرد کادا ئەو ئیمامە گەورەیە مەذهبی شافعی وانێ نەوەیش بۆ نەبووە لا مەذهبی. بەڵێ پرسیارەکەی دیکە دەڵێ ئاکەی بزانە من دەبی ئاستەشی بەرزتر لە فقه بخوێنم نمونەی ئەو مەتنە ئەبی شوجاع کە بۆ سەرەتایە ئایا من کەی بزانم کە دەبی هەنگاوەکی تر بەرە و سەرەوە بڕۆم؟ بە زۆری ئەو مامۆستا ڕوبەڕوو بڕیاری لێ دەدا مامۆستایەک ڕوبەڕوو حاڵی هەڵدەستنجێنێ و بڕیاری لێدا کە تۆ یەڵە بسمیلا کتێبی دووەم بخوێنە بەڵام غالیبەن ئینسان کە توانی و کتێبی بەردەستی قۆناغی یەکەمە بیڵێتەوە توانی بە موسەیتری بیڵێتەوە بەیەکیشی بڵێتەوە وەکو مامۆستا بیڵێتەوە داوای لێ ناکەم بڵێتەوە نامەسم ئەگەر هەستی کرد توانای ئەوەی هەیە ئەم کتێبی قۆناغی یەکەمە بە جۆرێ لە لای زۆڵبەتەوە کە بیڵێتەوە تقریبەن کاتی ئەوەی دیکە کتێبی دووەم بخوێنێ بەڵام قسەی کۆتایی لەو بابەتە لای مامۆستایە. پرسیارێکی دیکە دەڵێ ئایا ناکرێ کەسانی ئاساینی و کۆمەلگایە نمونەی من تەنها لەسەر ئەو ڕەبڕۆم کە لە نێو ئەو مەتنەدا هەیە ژیانی عیبادەتی خۆمی پێبەڕێ بکەم هەروها خێزان و منداڵەکانمی لەسەر گەورە بکەم ئایا من گوناهبار دەبم چونکە لەوێ ڕەئێک هەبی پەسەندتر بی بەس من تەنها دەمەوێت لەسەر ئەوە بڕۆم نامەوێت زۆرشت لەسەر خۆم بکەوە بکەمەوە ئایا دەکرێ شتی بۆ؟ باس کرا
دووبارێکەکەینەوە زۆر ئاساییە مەردی ژنی ئینسان لە هەموو شتدا هەر پەسەندترەکە پێچێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند جارێکی کە باسمان کردووە فەوجیشی ناردە سەر بەنو قوڕەیظە گوتی نوێژی عەسر مەکەن لە دیاری بەنو قوڕەیظە نەبێ هەندێن نوێژی عەسریان لە کاتی خۆی کرد گوتیانەوە بەستی ئەو بووە پەلە بکەن هەندێکیشیان نوێژی عەسریان دوایی کرد کە کاتی نوێژی عەسریش تەواو بوو گوتی نا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی لەوێ نەبوو نوێژی عەسر مەکەن کاتنەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوێ کەس عینێ بە کەس شەی نەگوت قەولەکەی تۆ پەسەندترە ئەنگۆش دەبوایە پەسەندترەکە بکەن هەردووچیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەردووچیانی قرار کردو لەوەی کەسیانی نەکردووە دلیلی ئەوەی مەرد ئینسان لە هەموو شت لە هەموو خۆ بێگومانیەک لەو قەولانە پەسەندترن ونیا ئاخر بێگومانیەکیان لەوەی دیکە باشتر پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕاستی هەردووچیان بێدەنگ بۆ ئەوش دلیلی ئەوەیە مەرج نییە ئینسان بۆ قبوڵبوونی عیبادەتەکەی لە هەموو شتانە پەسەندترەکە بێت. پرسیاری دواتر دوو لە قەت دەڵێ چۆن معاملە لەگەڵ ئەو کەسانە بکەین کە دوای ئەو خولا گەشتە چەند پێ بڵێن ئاڵێن تۆ شت قڕز دەکەی و دین کوا وایە و بۆ نوێژ دووبارە بکەمەوە تا دوایی یاخود هەندێک کەس دەڵێن ئەمە حەقی خەڵکی نییە بینی خۆم و خوایە خۆم دەزان و لە دووەم پرسیاری دەر ئەگەر لە شوێنێک بە تایبەتی لە سەفەر لەسەر قەسر و جەمە زۆرینە ڕای ئاسانەکان هەڵبژار دەبی چی بکەین بۆ پێشی کاوان ئەو تەمەنیان لە تو گەورەترە ناتوانین قسە بکەین. بارك الله فيك تماشا بکەم پرسیارێکەمی دوو لەتی هەبوو لەتی دووەمیان پرسیاریش تەواو دوورە لە ئەهلی دینەوە یەشێ بڵێەوە بینی خۆم و خوایە و ئەتۆ بۆ تەدەخولی تێدا دەکەی ئەوە یعنی هەر کەس بۆ خۆی دەوێتە پێغەمبەرێک ئاوا بێ وحید ڕاستەخۆ لە خوا بۆ نایە جەل جەلالوه تۆ شەرعی خوا جەل جەلالوه لەکوێوە هێناوە هیچێک فێرت نەکاو پێت بڵێ ئاوانیە و ئاوایە بۆ قسەیەکە لای خوا جەل جەلالوه زۆر قەبیح و ناشێت ناوەکو لە فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە ناشێتترین قسە لای خوا جەل جەلالوه ئەوەیە تۆ نەسیحەت یەکێک دەکەی هو عەلەیکە بنەفسیک هەریکی خۆت بە تو حەقت نەبێ بینی من و خوایە نایە قەبری من ئەو قسەیشی خەتەرە نێت خاوەنەکەی نەسیحەت بکەی و بۆی ڕوون بکرێتەوە ئەوەش کە دڵە دینت قورس کردو ئانێت دڵین کاکەجێت ئەو قسەیە دەکا بابەتکە ئەو قورسی ناوێ و نوێژەکە دووبارەکردنەوەی ناوێ ئەم قسەی لە یەک لەو دوو لایەوە هێناوە یا ماشپای لێبێ ئەوەندە خوێندەوارە تەماشای ئەقوالی عولەمای کردو تەماشای دلیلیان کردو تەماشای دلیلی ئەوانە بەهێزتەکە گوتوێنە نوێژ دووبارە مەکەوە دڵین بارەک الله فیک تەواو قسەکە لەجێ خۆت نوێژەکە دووبارە مەکەوە چکەوە قەولی جەماعەتیشی زۆرە لە ئەهلی عیلم معنەوە توش بە قەناعەت و بە عیلم پێگەیشتووی بەڵام ئەگەر ئەو قسەیەت هەر لە هەوا و هەوەس و ئارەزووی خۆت هێناوە ئەو بەڕاستیەوە لێ قبوڵ ناکرێت چونکە ئەگەر وا بێ بەردەوام هەموو جار هەر ئاسانەکە هەڵدەبژێری کابرا گوتنی گوتیەوە کچەمان بۆ خۆم ئەو کچەم لە خۆم مارە کرد بەبێ وەلی بەبێ کە سوکاری کچە لەسەر مەزەی ئیمامی بوو حەنیفە بەبێ شاعیری لەسەر مەزەی ئیمامی مالک ئەوە لەسەر مەزەبی هیچیان نییە و ئەو نیکاح لەسەر مەزەبی هەردووشیان هەر بەتاڵە صاحبەکەی تعزیر دەکرێت دارکاری دەکرێت لەسەر قەولی ئیمامی بوو حەنیفە لەسەر قەولی ئیمامی مالک بالتالي قصي ليك لو دولعين ودي دلوقتي بساوي دوميش طبعا قصر وجمع وانا سفق اجقار زور خلافي كذا خلافي شي دورو دريش او يقلاج ناكريتو انسان بقى خوينا كاتا النقطة دي عكروي خلاف تو هرتبكي هر دم جيب ولا كان زيادة دبي اواني ضلن دبي دنقق زيادة نابي اواني ضلن نابي دنقق زيادة خلاف الاستخدامي الصحابي في امريكا صلى الله عليه وسلم بشيء عنده ئەگەر پیاوی ڕیسپی و زاناتر و لە خواترستی لە تۆ تێدا بوو شوێن قسەکەی کەوە ئەگەر قسەکەی لە عیلم و لە دەرێزانیەوە کرد بوو هیچ شکاری تێدا نیە ئینشاءالله حتا دەکرێت جیا مەکە و مەیکە دوو جەماعەت سەفەکە شەق مەکە ئەمە ئەگەر لەبیرتان وانەیە یەکەم باسی ئەومان کرد ئێمە ئەم فقه و معرفەتی خلافە دەخوێنین هەتاوەکو ڕیزەکە کۆ بکەینەوە بڵێین وەڵا ئەو بابەتە خلافی تێدا قەولی شتیکەش هەڵدەگرێت محتەمەلە ئاسایی ئەو بابەتانەش بزانین کە یەک قەولی تێدا و موسڵمانان کۆدەنگن لەسەری هەتاوەکو پەنجە بکەین بە چاوی ئەوەدا کە مخالەفەی تێدا دەکا و سنووری تێدا دەمەزێن. بەڵێ پرسیارێکی دیکە دەڵێ مامۆستا ئایا مکەلەف وەڵاهی عەدەدەکەی نازانم باش فەرموو دەڵێ ئایا مکەلەف تەنها معنای بالغ و عاقل دەگەیەنێ یان مسلمانیش بۆ نمونە ئیبن ڕەسلان دەفەرموێ فرض على المكلف
قد أسلم وعن محيض فرض مم. فرض فرض على مكلف قد أسلم وعن محيض ونفاس سلم منظومة طيب زبط. بەڵێ تەماشاکە مكلف باعتبار دنيا حساب دنيا مكلف مسلماني بالغ عاقل أبويا فرض على مكلف قد أسلم مسلمان طبعا باعتبار قيامة كافرج مكلفة بنش يعني باعتبار دنيا كافر مكلف نية بنش يعني بشتي ملي كافر نابي مثلا لا أهلي ذي من الصانعي طوبون يجوك عنا ولا قضي منايبون مثل باعتبار دنيا ومكلف نية مكلف باعتبار دنيا يعني مسلماني بالغ عاقل طبعا باعتبار قيامة ناش مسلمانتي شرنية يعني بيباورش لقيامة سراي بيباور لي لسن نجنا كرنيش صدارتي سرزكا ندانيش صدارتي وفي الأصول بعد ذكي مشهورتين دليل شان أو كخواجة رجالو ضل أهلي آقر ضلان قالوا لم نكن من المصلين نجمع نذكر ودعي كنا نكذب بيوم الدين بيباورش بين بقيامة يقول كافر يجبون لسن نجنا كردن صدارتي بەڵێ ئەوە دەکا پرسیاری نوێم دەڵێ مامۆستا دەفەرمووێ جلێک بە ئاو نەبی پاک نابیتەوە وە لە بۆ نوێژیش نابیتن ئەی ئەگەر کەسەکە بە تایتا و کەفا بیشۆ دواتر بیکاتە ناو سەتڵەکی ئاو بەڵام بەهۆی بوونی کەف بە جلەکان ئاوەکەش ببیتە بە کەف ببیتن و جلەکە مادەیەکی کەفی پێ و ئاو جلە نوێژی لێدێتن لە کاتێکدا کەف و کەفاو بۆ پاککردنەوە دروست کراوە و دەڵێن کەف بە جل و بەرگەوە بوو پاک نابێتەوە تەنها بە ئاو ئەزۆ پرسیارە بە کۆمەڵێک نەوە لە بۆ من هاتیەوە تەناوتان لێ بژاردێ دەزانی هەڵە حاڵی بوونێک هەبوو لەو بابەتە هەڵە حاڵی بوونی هەبوو لەو بابەت هەمومان دایک و داپیرە و خوشک و ئەوانەمان بینیوە کە جل دەشون حتا ڕسالەش ڕسالەی ئۆتۆماتیکی کە جل دەشوە لە سەرەتای شۆردنەکە یان کۆتاییەکی بە ئاو بە ئاوی مجرد دەڵێن بسمیلی دەکاوە نیە وای پێ بڵێن نازانم چی پێ بڵێن بسمیلی دەکا ینی هەر ئاوی پێدا دەکا هەر ئاوی پێدا دەکا ئاو ینی سەرەتای یان کۆتاییەکەی بە ئاو دیشوە ئاوی ئاو ئەوە بەسە بۆ پاکبوونەوە شەرعیەتی ئەو ئاوی لە سەرەتای پیدا بێت یان لە کۆتاییدا پیدا دەکرێت بەسە بۆ پاکبوونەوە شەرعیەکەی پێم وایە شۆردنش بە ئاو هەر هەیە یخۆلانی کەم هەر کەفەکەی لێ دەکرێتەوە یخۆ بە کەفاوەکەەوە هەڵ ناخرێت ئاویی پێدا دەکرێتەوە و کەفاوی لێ ببێتەوە ئەو ئاوە ئاوی مطلقە بیتاری ئەو جدە پاک دەبێتەوە نوێژی پێوە دەکرێت جاو ئاوە مطلقە و ئاوە ڕوتە هەر ئاوی ئاو لە سەردای شۆردن یا لە کۆتایی بەکاردێنرێ مرۆڤ بیشوە غەسالی ئۆتۆماتیک بیشوە لە هەمووی هەیە دیکاو بۆ ئاخری ئاو هەر ئاوی ئاو هەر بەکاردێنرێ با کەفاوی شێگەڵ بەکاردێ قەیچێت ئێمە ئاوە بەتەنیاکە هەبی پیدا بکرێت یادانم ئەو واضح بێشەوە واضح ڕابزان بە سەوت لە بۆت نادم لە بۆیانم دانا واضح بوو ئینشاءالله پرسیاری دەیەم دەڵێ هەرگرتنی پەڕی تاوس دروست نییە چونکە گۆشتی ناخوری حکمی هەڵگرتنی چییە تاوز بەزەی ئێمە حرامە گۆشتی ناخوێ بیلفعل ئەوانم گۆشتی ناخورێ هەر چۆن بمرێ هەر مردار پەڕەکەیشی پەڕی مردارەوە بوو لە مەزەی ئێمە پیسە بۆیە نابین زان هەڵی بگرێ بە جۆرێ نوێژی پێوە بکە یا لەسەر فەرماڵ نوێژ بکە پەڕی تاوسی پێوە بێ و بەدەنی بەر پەڕی تاوسەکە بکە یاشتێ لەو بابەت بەڵام هەڵواسینی بە دیوارەوە یا لە جێگا مەسەن جێگای نوێژ و ئەوانە نییە یا جلێنی ئینسان بیکاتە بەری ئیشکالی تێدا نییە وەلەو خلافی ئەولا یعنی نەبێ باش پرسیاری یازە دەڵێ مامۆستا فەرمووت بۆنی دەم شەرتە پەڕی تاوز بێ هێنی زۆر شتەکە پلاستیکە و لە پەڕی تاوزە پێ ئیشکالی تێدا نییە دەڵێ فەرمووت بۆنی دەم بۆ ڕۆژوان بە سیواک بۆ ڕۆژوی سونەتیان فەرز مەکروه هەلا ببردرێت دەڵێت با بۆنی دەم بمێنێت چونکە وەکو عیبادەتە و ئەو بۆ نەخۆشە لە لای خوای پەروەردگار بەس ئێمە بیستیمانە کە ئەوە لەو دنیا نەک لەم دنیا سونەتە پاک بکرێتەوە ئەو بۆ نەش نەمێنێت
زيادة يوم القيامة لرواية مسلم داهية لخلوف فم الصائم الطيب عند الله من ريح المسك. بلان وتمام باسي مذهبي شافعية قلنا النووي رحمه الله تعالى مش قولي مذهبي شافعي لمجموع ده فرميد من حيث الدليل لجهة الدليل ومن تيدق أو يمن تيدق مفيق يشتوم نووي لفرميد سواء لهم كاتكر هالمستحبة طبعا ما قلت ما دراستي مذهب اشتياري كون معتمد يوم مذهبي أما قريشي دراسي دكين أويك سواء مكروه بوني دمي رجواني في الهب يعني بالفعل أو قول بترا أو قول جماعة فقولي هسه مذهب في ديكي والله أعلم كأسايد لدواني وروي كابلاي رجواني شو أسايد پرسیاری 12 تقریبا هەر لەگەڵ پرسیاری یەکەم دەڵێم یعنی ئەگەر بە ڕۆژی بین دوای نوێژی نێڕوان دەدانمان بشۆین مەکروهە ئەو قەزی شوشتنەوە فێنانی باشترە بە تایبەتیش ینی ددان شوردن بەڵێ لە خۆیدا ڕۆژ و ناشێنێ بەڵام ینی لەبێ زۆری ئاگا لێ بێ هیچ قود نەدا و دەی ئیلا ئاخری خۆ پارێزرێ باشتر بە تایبەت لە ددان شورد. پرسیاری سێزە دەڵێ مامۆستا چۆن بزانین ئەو گۆشتەی لە میوانیە گیان لە خواردنگەیەک دێتە بەردەممان لە کاتی سەربڕینیدا بسمیلای لێکراوە لە کاتی سەربڕین بەڕاستی چەند ساڵەکە لەبەر ئەم بابەتە گۆشتم نەخواردووە جگە لەوەی کە 100% دڵنیا بوومە ناوی خوای لەسەر هێنراوە جا خۆم سەری ببڕم یان کەسێک کە دڵنیام بسمیلای لەسەر دەکە ئەوەش چەند جارێک کرایتەوە هەمان پرسیارە یەک جوابی دەدەینەوەش ئەوە مبالغەیە هەموو زانانی لێزان شارەزا بە کڕۆکی شریعەت دەڵێن ئەو گۆشتەی لە وڵاتێکی موسڵمان سەردەبڕدرێ ئەسڵیدا حەڵاڵیەتیە ئەو گۆشتەی لە وڵاتیشی زۆرینە موسڵمان سەردەبڕدرێ ئەسڵیدا حەڵاڵیەتیە لەسەر تۆش واجب نییە کە ئەو لێکۆڵینەوانە بکەیت تەکید بکەیەوە بسمیلای لەسەر کراوە ئیلا ئاخری هیچ واجب نییە ئیلا ئەو کاتە کە یەقین نەبەگومان بە یەقینی دەزانی ئەو گۆشتە بە شەرعیانە سەر نەبڕداون سەر نەبڕداون بە کارەبا کوژراوە بوون کاتە واجبە لەسەر بکەی خۆی حرامە بۆچی دیکە گۆشتە کە لەم وڵاتی موسڵمانی ئێمە یا لە وڵاتیشی زۆرینە موسڵمانەوە هات ئەسڵ تێیدا حەڵاڵێتی ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای بێگەڵ پیاوە بە کۆڵانێدا تێدەپەڕی ئاوە لە پلوسکەیەک بەردەبوویەوە کەمیشان پێکەوت کابرای لەگەڵ ئیمامی عومەر بوو بە صاحبی پلوسکەکەی گوتی ئەو ئاوە خاوێنە یا خاوێن نییە عومەر گوتی پیمەوە با فێری زیاتر ڕەوی نەبێت چکاری تۆ بوو لە پرسی یەقینت هەیە پیسە پیس بووی پاچکەوە ئەگەر نا ئەسڵ ئاوەکە پاکە و بڕۆ و لێ خوڕە و خەلاص ئەو مبالغەیە نابێت وخوا جەل جەلالەهو ئەوەی پێخۆش نییە و ئەوە وەڕع نییە ئاگادار بی يعني دەبی مەذهبی و برادەرەی بالعکس کەینەوە گوتی 100% تاکید نەبم بسمیلای لێکرێ ناخۆم طبعا چونکە یعنی نازانم با لەبەروی نەستەکەم لەسێ نەبینەوە با نەڵێم ئیجماع بەس لانی کەم ئیجماعی هەر چوار مەذهب لەسەر ئەوەیە کاکە ئەسڵ لەو گۆشتی وڵاتی موسڵمانان سەردەبڕدێ ئەسڵ حەڵاڵیە ئەو ئەسڵ لا ناتێ بە شەک یەقین بە یەقین لادەچی ئەسڵ بە یەقین لادەچی پرسیاری دواتر کە دەکە پرسیاری 15 دەڵێ مامۆستا بە زەحمەت بەنسبەت سیواکردن دوو پرسیارم هەیە یەکەمیان کاتێک سیواک بە شێوەی عروض ڕاز لە بۆ چەر ئاسووری بکرێت چۆن عرض ئەو نوسکی عروض چۆن ددان پاک دەبیتەوە ئەمە لەسەرەوە بۆ خوارەوە بی کە لێنی دیدانیش بەزوانی پاک دەکاتەوە ئەمە جگە لە بەکارهێنانی داوی دیدان ئەوە یەک دوو ئەو فلسە و دونێ بەکاردێنی ئایا هەمان پاداشتی و کەسە هەیە کە سیواک بەکاردێنی یان هەردووچی بکەی باشتر نەچینە وردەکاریە طبیەوە باشە دوستێ دانە بەکتریاش لە دەم هەر دەمێنێ بەخوا هەرچێک بکەیت پاچش دەبێتەوە ئانەی بە عەرضەنی سیواک دەکەن ماشەڵڵا ددانی زۆر سپی و جوانیان هەیە ئاسایی ئینسان عەرضەنی سیواک نەکە ئەمەزەیمە باشتر ئەوەیە کە ئینسان عەرضەن ڕاست بۆ چەپ سیواک بکە ئەوشیان لەسەر هەندێک فەرمودەی لاواز بنیادناوە لەبەر هیچی دیکەی تێدا نەبووە یعنی هەموو فەرمودانی باسی ئەو دەکەن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆنی سیواک کردووە لاوازن ئەم علەمای مەذهبی کە گوتویانە تەماشامان کردووە مثلا
چەند فەرمودەی لاوا سێنە سەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم عرضاً سیواکی کرد و توانە عرضاً باشترە ئەما ئەوە کە بە طولیش سیواکەکە پاداشتی سیواکی هەر چەند دەکەی و زۆریش ئاستەیە مخالفی سنەتە نەیت بەڵام وەکو مەذهب عرضاً باشترە یعنی ڕاست بچم و ئەوەیش فڵتە و معدونیش بەکاردێنێ بە نیەتی عیبادەت ئەنجامدا باشە پاداشتی لەسەر وەردەگرێ بەڵام بێگومان ئەڕاک باشترە ئەگەر ئاداب شەرعیەکانی تێدا ڕەچاو بکرێت بەڵام ئەوە کە فڵتە و معدونیش بەکاردێنێ ئینشاءڵڵا کە نیەتی هەبوو پاداشت وەردەگرێ ئینشاءڵڵا پرسیاری جەمعیشی شکای نیە هەردووچیان بەکاردێنێ شکای بەڵێ پرسیاری شازە دەڵێ ئایا مەبەست لە ماء البەحر ئاوی دەریا و زەریا دەگرتەوە یان بەس دەریا دەگرتەوە چونکە گوێم لێ بوو دەڵێن ئاوی دەریا پیسە ئاوی زەریا عەجەب نا ئەمە وەسیان لە ئاوی ماء البەحر ئاوی سوێرە ئاوی سوێر بە دەریا بێ لە زەریا بێ هەتا شیرینیش بێ لە شتێکە بە دەریا وەسف بکرێ مەسەن وەکو دوکان بە دەریاچە وەسف بکرێ شکالی تێدا نییە ئاوی زەریاشی شکالی تێدا نییە چ دەریا چ زەریا پرسیاری حەفدە دەڵێ مامۆستا پرسیارێکم هەبوو لە کاتی مەسەحکردنی سەر و گوێ ئەگەر بمانەوێ سێجار بیکەین ئەوە دەبێ بۆ هەر جارێک ئاوی تازە بەکاربینین باشترە ئاوی تازە بەکاربێنێ هەموو جار باشترە ئاوی تازە بکات بەڵێ پرسیاری هەژدەم دەڵێ ئەگەر دڵنیابین کەسێک نیو لیتر میزی کردووەتە ناو ئاوەک کە لە قولەتەین زیاترە بەڵام نەتام و ناڕەنجی نەگۆڕاوە ئەو ئاوە خاوێنە یان پیسە مادام لە قولەتەین زیاترە ئەو میزەش ینی ڕەنگ و بۆنی سەربەخۆی خۆی هەیە جیاواز لە ئاوەکەی هەیە مادام نەیگۆڕیوە لە قولەتەین زیاترە و ئاوە پاک وەڵی پاکەم ناڵم واجبە لەسەر بەکاری بێنی ئەی نەفست تەقبولی ناکات ناتوانی بەکاری بێنی قەیدی بڕۆ ئاویشتی کە بەکاری بەس کە ئەوە دەست دەکەوێت لەگەڵ مەسەڵەن گڵ ئەوە بەکارێنی ئەوە پاک دەبێت دەستنێش بۆ ئاو بگری مەسەلەن مانیانێ بچی ئاویشیش بەدابەت کە ئاو زۆرە حەز دەکەی ئاویی پاکتر لە جێتە طبیەکەوە بەکاربێنی بڕۆ ئاویشتی کە بەکارێن بەڵام ئەو ئاوە شەڕعەن پاکە مادام لە قولەتەین زیاترە و نەگۆڕا پرسیاری نۆزدەم دەڵێ ئایا گەرمی وڵاتی ئێمە دەگاتەوە ڕادەی کە ئاوی مشەمەس دروست ببیتن هەموو لە وڵاتی ئێمە گەرمتر هەیە گەرمی وڵاتی ئێمە نەگاتێ سبحان الله شيخ ئێستا هەمووی وای لێ هاتوو سبحان الله دنیا بەعام گەرم بوو تقریبا هەمووی وەکو یەک گەرمە بەگەر شێستانەکە أي طبعا أجر وڵاتی ئێمە نەبێتە ئاوی مشەمەس یعنی ئاوی مشەمەس هەنیە لە دنیا باش پرسیاری 20 ئەوە باشاتینە الحەمدولillah پرسیاری 20 دەڵێ ئەگەر ئاومان لە بەردەست بوو لە بۆ دەستنوێژ بەڵام کەم بوو تەنها بەشی ئەوەی دەکرد دەم و چاو و دەستمان هەتا ئەنیشک و مەسحی سەر و پێیەکانش مەپشە زۆر هەمووی گۆ هیچ نەما هەر یەکی یەک زاریش واتە بەبێ شۆرنی دەمولوت و گوێ هەر یەکی سێ زاریش ئەو هاترە تێمۆ بکەین یان دەستنوێژ بگرین دەبێ دەستنوێژ بگرێت نەک باشترە دەبێ مادام بەشی ئەو شتانی تێدا کە واجبە بکرێن بەشی یەک جار دەم و چاو شۆردنی تێدایە بەشی یەک جار هەردوو دەست شۆردنی تێدایە بەشی مەسحیشی سەری تێدایە و بەشیش هەردوو قات شۆردنی تێدا یەک جار دەبێ دەستنوێژ بگرێت نابێت تێمۆ بکە بەڵێ پرسیاری 21 السلام علیکم پرسیارم لە خوفە هەیە ئایا کاتێک دەستنوێژ دەشۆی و خوفەکە لە پێ دەکەی بۆت حیسابیان ئەو کاتی مەسحی لەسەر دەکەی واتەکەی دەست پێ دەکەن ناو کاتی ئەو دەستنوێژەی خوفەکەت بە دوایدا لە پێ کرد ئەو دەستنوێژی کە خوفەکەت بە دوایدا لە پێ کرد کە ئەو دەستنوێژ شکا ئەنجا وەختی خوفەکە دەست پێ دەکەن ئەمەوە ئیشکاری زۆری
ئەو وازەحمان دەستنوێژەی کردەوە لە هەڵبژاردنەکان زۆر غەڵەتیان کردبوو. ئەو دەستنوێژەی کە خوفەکەی بە دوادا لە پێدەکەی کە ئەو دەستنوێژە شکا ئەوجا وەقتی خوفەکە دەستێت. پرسیاری 22 دەڵێ ئایا تانچی سەربان کە هاوینان تیشتی و خۆری پێ دەکەی و ئاوەکەش زۆر گرم دەبی دەچیتە ڕێزی مائی مشەمەس؟ وەڵای من نەسڵەکەم بۆ شافعیەکان نەبینیوە لەسەر ئەوەی داخۆش شەرتە خۆرەکە ڕاستە و خۆ لەو ئاوە بدا کە لە ناو قاپە ئاسنەکەدایە مەسەرەن، یان هەر لە قاپە ئاسنەکەش بدا و گەرمی بکە مائی مشەمەس. نەسڵێکی نەوگەوە نەسڵێک شتێک واضح بێ نەمبینی. بەڵام ظاهری قسەکەیان پێدەچێ، ظاهری قسەکەی عولەمای مەذهب وا پێدەچێ وەڵڵاهو ئەعلەم هەشتیش وەکو تانچیش هەر ببێتە مائی مشەمەس. لەبەرەوەی ئەوان دەڵێن ئەو قاپانەی بە چەکوش ئیشیان تێدا دەکرێ وەکو ئاسن کە گەرم دەبن و خۆر لیان دەدا مادیشیان لێجیا دەبێت بۆ چێکەڵی ئەو ئاوە دەبێتە هۆی بەڵاچی. یعنی پێدەچێ مادام ئەوە بە خۆر داخ بووە گەرم بووە تانچیش هەر ببێتە مائی مشەمەس. مان بێکە ئەو ئاوە بەس مەکروهە، ینی هیچ ئیشکالێ بۆ نەبۆ دەستنوێژ و نەبۆ خۆشۆردنەکە و ئەوەش دروست نابێت بۆچمان بەکارانی بە گەرمیش مەکروهە. دوای ستاردیش بێتەوە هیچکاری تێدا نیە، شەوی بەستەدا بێت ستارد بێتەوە یا بۆ زۆری شۆردن و ئاوانەی هیچکاری تێدا نییە. جمهوری عولەماش لەسەر ئەوەن قەولێکی بەهێزی مەذهبی مەش لەسەر ئەوەیە کە ئاوی مشەمەسیش ئەوی مەکروه نیە کەڕاتیش تێدا. يعني معتمدەوەی مەکروهە وەنیا وڵا باس کرد دەتوانین بڵێن لە پێشی تێمو میشە ئاوەش مشەمەس هەبی ئەولاترەکە ئەی دەبێت مەگەر دڵنیا بێ زەربەی لێتدا، مەگەر دڵنیا بێ دەبێتەوەی بەڵەچی دڵنیا بێ یەقینی پێم وایە یەقینە نایەت وەڵڵاهو پرسیاری 23 دەڵێ ئەگەر مەنی دابەزی بۆ ئەوەی بێ ئەوەی جیماع بکاتن یان خەونێکی شەیتانی ببینێت تەنها خەیاڵی کرد و بروژە ئایا غوسڵ واجب دەبیتن؟ بەڵێ بە هەر حاڵەتە چی بی واجب دەبیت. پرسیاری 24 دەڵێ کاتێک سەعات 1 دەستنوێژ دەگری خوفەکە لە پێ دەکەی پاشان سەعات 4 دەستنوێژ دەشتێت چواری عەسریان دەچی دەیگرێتەوە مەسح بەسەر خوفەکەی دەکەی ینی لەو ئەومان جواب داوە گوتمان بەڵێ سەعات 4 ساعت 4 ئەو ساعت 4 لەو ساعت 4 دەست پێ دەکە. بەڵێ پرسیاری 25 ئایا خوفە گۆریش دەگریتەوە؟ ئەو مشکلێ ئەرە وەڵا خلافێکی دوور و درێژی لەسەرە پێدەچێ قەولی بەهێز و معتەمەد لە مەذهەبی ئێمەدا من ئەوە فتوانیە وەڵامدانەی پرسیارە عیلمیەکەیە بە پێی مەذهەبی شافعی لە مەذهەبی ئێمەدا لە مەذهەبی زۆرێک لە عولەماش گۆری ئەم زەمانە تەنک بێت چە ئەستور جێی خۆف ناکرێتەوە چکان شەرتە لە شەرتەکانیانەوەی ئاو نەدا ئەگەر ئاوی پێدا بکەی تەڕایەکە دانەداتەقات شتێکی وەکو پێستە بیت. ئەوە معتەمەدی مەذهەبی نوێ دیسان متمەوە فتوە نییە باش لە مەذهەبی من نەخێر گۆرەی ئەم زەمانە جێگای خۆف ناگرێت. پرسیاری 26 دەڵێ ئاوی سەربان کە ئێستا وڵا بزان تقریبا هەمان پێمە ئاوی سەربان کە ئێستا هاوینە خۆی زۆر گەرم دەبی زاری وا هەیە بە هۆکاری کەمی ئاوی نهاتنی ئاو 1-2 ڕۆژ ئاوی تێ نەکرێتەوە دروستە دەستنوێژی پێی بشۆی ئەگەر ئاو کەم بی لەناوتانچێکەکەی. پرسیاری 27 دەڵێ لە بابەتی ئەو 6 خاڵی دەستنوێژ دەشتێنی خاڵی پێنجم ئایا دایک دەست لە ئەندامی نێرینەی کوڕە بچووکەکەی بداتن دەستنوێژی دەشتچێ؟ مەسی فەرجی ئادەمی بە باڵتنی کەف مطلقاً ئەو فەرجە هی خۆی بیان هی غیری خۆی بێ هی بچوو بیان هی گەورە بێ بە شەهوەتەوە یا بێ بە شەهوەت بێ لە مەزەی مەوەڵە دەستنوێژ دەشتێ ئەگەیش بەناو لە بنەبوو ناشت طبعاً بە باڵتنی کەف بەڵە بەناو لە. پرسیاری 28 دەڵێ
وتمان مردارە بووی هەرچیەک لە ناو ئاو بژی پاکە ئەو ئاژە لە وشکاوەچیانەی کە ئەسڵیان ناو ئاو بەڵام لە وشکانیش دەڵێت بۆ نمونە بۆق و تیمساح و چیسەڵ ئاوانە گۆشتیان دەخورێ حرام نا حرام ئەم وشکاوەچیانە پرژاڵ و تیمساح و ئەوانە حرام گۆشتیان حرام بەداخەوە پرژاڵ خواردن دەربڵاوە جارێ مسلمان ببێ ئاگایی دیخوا والله أعلم والله أعلم راجحي عامیکەینەوە جیان تانین عامیکەینەوە ئەوەی لەناو ئاو لەناو وشکانیشە بە مطلقی حرامە بەڵێ ئەوەی دەتوانێت لەناو هەردووچیاندا بژی ناو هەردووچیاندا بژی بەڵێ حرام لەمەزەی مە حرام ئەو قاعیدەیە واز پرسیاری 29 دەڵێ ئایا ئافرەتێک ئیستیحاضەی هەبی واتە خوێنی نەخۆشی هەبی دەتوانی مەسح لەسەر خوفەی بکاتن هیچ شکالی نییە شکالی نییە بەڵێ شتەکانی دیکەشی هەموو هەر لە بۆ حەڵاڵە چێشتێنە ئەدی دەبا پرسیارەکەی بگۆڕنەوە لەوانێ نەیزانی پرسیارەکەی بە مەزبوطی بکە ئەگەر مەسەلەن سووڕی مانگانی هەبی قەزدی لەوانێ ئەوە بێ بزانم ئەگەر سووڕی مانگانی هەبی ئەو بێدەستنوێژی گەورەی هەیە ئەو بێدەستنوێژی گەورەی هەیە ینی دەستنوێژ هەڵگرتن بووی سوودی نابێت مەگەر بۆ کۆندێک لە فوقەها دەڵێن بۆ تەخفیفی بێدەستنوێژەکەی نەبی ینی مەسەلەن دەخەوێ باش وایە دەستنوێژێک هەڵبرێ خۆ دەستنوێژە ئەو دەستنوێژە نییە کە بچێ نوێژی پێ بکە بەڵام جەنابەتەکەی تەخفیف دەکات لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر لەشگران بووایە و نەیتوانی بووایە پێش خەوتن خۆی بشوات دەستنوێژی دەکرد خۆ لەشگرانی بێدەستنوێژی گەورەیە نیە بێدەستنوێژی سوودی بووی نابێت بۆ جانیبە کە بچێ نوێژ بکات ئەمە دەڵێن تەخفیفەکی جەنابەکەی سوودکردنەشی لەشگرانی واضح پرسیاری سیم دەڵێ سلام علیکم ورحمة الله وبركاته ئەگەر لە کاتی دەستنوێ شوشتن کەسێک لە قاچەکانی بوو بەڵام بزانی دەست و باسکی چەپی شوشتووە و ڕاستی نەشوشتووە چی دەکات پێویستەکە دەستی چەپی بشواتەوە سنەتیشی گەورەیە کە دەستی چەپیشی بشواتەوە بۆ ئەوەی بە جۆرێ بێت کە ڕاستی شۆردبێ ئەنجا چەپی خۆ ئەگەر لە قاچی ڕاستی بە بیری هاتەوە دەستی چەپەی شوشتووە بەڵام دەستی ڕاستی نەشۆردووە ئاساییە دەستی ڕاستی بشوە و بگەڕێتەوە بۆ قاچی گەڕێتەوە بۆ نانە والله رجما بالغيب قسەی تێدا نەکەین نابێ هەموو بشواتەوە بەڵێ دەبێت نانە شەرنی شەرحمەد ئێستا ئەو دەستی چەپی لە جێی خۆی شۆردووە ڕاستی دوای دەموچاوی لە دوای دەموچاوی خۆ دەتوانێت بێتە دەستی چەپەی وەنیە وانە خلافی سنەتە خلافی سنەت بەڵام دەتوانێت بە جۆری دەستنوێژەکەی پێ بەتاڵ نابێتەوە وایە کەوا بوو دەستی چەپەی لە جێی خۆی شۆردووە دەستی چەپی شۆرا ئێستا ئەوەی نەشۆراوە دەستی ڕاستەیەتی توانێت لە قاچەوە بگەڕێتەوە بۆ دەستی ڕاستی دەستی چەپەیشی لە جێی خۆی شۆرا تەواو گەڕێتەوە قاچی بەڵام باشتر وایە بۆ ئەوی سنەتی پێشخستی ڕاستە بەسەر چەپەدا تەنفیزکە کە دەستی ڕاستی شۆرد دەستی چەپەیشی بشواتەوە والله تعالى أعلم واضح پرسیاری 32 دەڵێ مامۆستا پرسیارەکەم ئەوەیە ئایا مەسحی خوف نیەتی دەوێتن طبعا دەستنوێژەکەی نیەتی دەوێت ئەمما نیەتیشی خاص بە مەسحی خوف وەکوی بڵێن نیەتم وایە مەسح لەسەر خوف دەکەم نەخێرەوەی پێویست نیە بەڵام ئەو دەستنوێژەی کە مەسحی خوفەکەی تێدایە نیەتی دەوێت وانە باش پرسیاری 33 دەڵێ مامۆستا ئەلکوهۆل ئەوەی کە برینی پێ پاک دەکرێتەوە ئەگەر هەر ئەو کوهولەیە کە لە عەرەقدا هەیە ئایا پاکە واتە دەستنوێژی دەشێنی یان
نا کحول مادەیە کە بە ڕێژەی جیاواز لە زۆر شتدا هەیە. ئەو بۆنانەی لە خۆمانی دەدەین کحولیان تێدایە. ئەوەی لە شەرع حرام کراوە کحول نییە، نایە بە ناوەکە سەر لێ تێک بچێت لە بەرەوەی ناویان لەوانە ناوە مادە کحولیەکان. نە، ئەوەی لە شەرع حرام کراوە لە مەزهەبی ئێمەدا پیسە، خەمڕە سەرخۆشکەرە، ئەوەی ئینسان دەیخواتەوە و سەرخۆشی دەکات. ئەمما مەرجیە هەرچی کحولی تێدا بوو لە شەرع ناتوە هەرچی کحولی تێدا بێت پیس. دیت پاکە با کحولیشی تێدا بێت، بۆن پاکە با کحولیشی تێدا بێت. ئەوەی حرامە و پیسە لە مەزهەبی و مەزهەبی جەماعەت زۆر لە عولەما بە جۆرێک بەرجلیا بەر لاشەکەی بێ نوێژی دەکات، سەرخۆشکەر خەمڕە. پرسان وەڵامەکانم زۆر کورد نەکردوێتەوە. ئەنە باشە، خراپ نییە. ئەگەر جەیەک بزانمەوە تێدا بەخۆم پرسیارەش لەسەر ئیزافە دەکەم. پرسیارە 34 دەڵێ لە بابی اغتسالات المەسنونە ئایا خاڵی 15 و 16 کە بریتین لە غوسل بۆ تەواف و غوسل بۆ سەعی مەبەستی تەنها تەوافی ئیفاضە و سەعی دوای تەوافی ئیفاضەیە یان بۆ هەر تەواف و سەعیەک؟ بە مطلقی یان دوای یانەکە تەواف، دوای یانەکە وتویەتی چی؟ یان بۆ هەر تەواف و سەعیەک هەر سونەتە. ئەتاو بە مطلقی وەکو قسەکەی وشاع بە مطلقی نەیبەست تۆ بە تەوافی ئیفاضە و ئەو سەعی لە دوای تەوافی ئیفاضە دەکەی، بۆ هەر تەواف و بۆ هەر سەعی. پرسیار 35 دەڵێ مامۆستا ئەگەر ئاوی مطلق دەست نەکەوت دەبی تەیەموم بکرێ یان ئەو ئاوەی کە غەیر مطلقە وەکو ماستا و شەربەت دەستنوێژی پێ بشوێ؟ بە ماستا و شەربەت پاککردنەوە ئەنجام نادێ، ئەوانە پاککەرەوە نین. مەگوتمان ئەوانە طاهرن، پاکن لە خۆیاندا، بەس غەیر مطهرن، بێدەستنوێژی لا نابن، وێ تەیەموم دەکات. پرسیاری 36 دەڵێ مامۆستا گوتی کە مەنی دەستنوێژ ناشچێنی، فەرمووشی دواتر ڕوونکردنەوەی لەسەر دەدەم، بەڵام کە گەیشتە شوێنی خۆی لە بابەتی غوسل بۆ ئەوانەی غوسل واجب دەکەن هەر چاوەڕێم باسی کرد بەڵام باسی نەکرد. بۆچی مەنی دەستنوێژ ناشچێنی؟ دەزانی عولەما نەزەیمە فەرموویانە هەرچیەک لە پاش و پێشی ئینسان دەرچێ پیسە، بۆیە دەستنوێژ دەشێنێ. ئیلا المەنی پیس نییە، لە بەرەوەی مەنی مرۆڤێکی پاچی ڕێزلێگیراوی لێوە دروست دەبێت، تالی دەبێ پاک. و لە عایشە و بە صحیح هاتووە کە مەنی بەجلی پێغەمبەری خواوە بووە صلی الله علیه وسلم، نەی شۆردووە، کڕاندوویەتی کەوشت بۆ تۆ بەس کڕاندوویەتی بە نینۆک، بۆیە گوتویانە پاکە. کە گوتویانە پاکە، گوتویانە دەرچوونیشی دەستنوێژ ناشی. فائیدەی چییە خۆ غوسل واجب دەکا؟ ئەوە ڕەنگە گوتبم لە جێی خۆی باسی دەکەم، بەڵام ئەوە تۆزێک وردە پێویستی بەزانی قەولی دووەمی مەزهەبیشێ لێی دەگەڕێین بۆ کاتی خۆی، بۆ ئینشاڵڵا مستەوای دووەم دەیزانێت. هەنی بەس وازح بی مەنی دەرچوون غوسل واجب دەکاتن، بەڵام بەرلاشەت کەوی پاکە مەسەلەن. پرسیاری بەرلاشەی کەوتووە هەر نەیشۆر، مەسەلەن بەرلاشەی کەوت بەرلاشی لاشی نەژوێن ئەو باسەکەی ئەو دەوێ غوسل بکاوە نییە مەسەلەن ئەمەنی مەسە لەو فەڕەزنا مەنی یەکیشی دیکە بەرلاشەی کەوت و نەیشۆرد و نوێژی پێ و ئەمە زەیمە پاک. واضحە. باش، پرسیاری 37 دەڵێ مامۆستا جیاوازی نێوان شۆردن و پڕەکردنی ئاو چییە؟ ئایا کە گوتمان زلێک دەبی بشۆردرێ ئەبی هەموو زلەکە بشۆین یان تەنها ناوچەی پیس بوو؟ ئەو دیارە دوو لەقە. نا شەرتی هەموو شەرت نییە، بەڵام پێویستە شۆردن یعنی ئاوی لێ بچۆڕێتەوە، ئاو بەو دیویدا پێ و لی بچۆڕێتەوە، بەڵام ئاو پرشاندن نا، هەر ئاوی بەسەدا دەپرژێنێ و لێشی ناچۆڕێتەوە. ئەمە ڕایەخیشی گەورە مەسەلەن پیسی بەلایەکی وەیەتی شەرتی شۆردنەوە دەڵێن دەبێ بیشوی، شەرتی شۆردنەوە نیە هەمووی بشوە، نا
جێگای پیسەکە دەشوا ئەم سووردن یانی چی ئەوەندە تەڕ بکری ئەوەندە ئاوی بەسەردا ببرێ و ئاوەکە بڕواکە ئەو ئاوی لێ بچۆڕەکە ئاو پرژاندن وانی هەر ئاوی پێدا بکە و ئەوەندە زۆر نییە ئاوەکە بچۆڕ الله تعالى ئەو پرساندن تەنها لە بۆ گوتمان میزی منداڵێک کە نێربی دو ساڵ کەمتر بکەنێ بەڵا ئەوەی ئێمە خوێندان هەر ئەو بەڵێ ئەویدی دەیشێ پرسیاری 38 ئەو جواب دێتە باسی هەندێک بابەتی مصحف و شتانە لێرە دووبارە دەبیتەوە لەسەر بابەتی دەزدان لە مصحف لە کتێبە تەفسیرەکان بەپێی ئەوەی ڕێژەی نووسینی تەفسیرەکەی زۆرترە لە قورئانەکە یان بەپێی ئەوەی پەڕەکانی قورئانی تێدەدانراوە بڕیار دەدەین کە ئاسایی دەستی لێ بدەی یان نا چۆن بڕیار لەسەر دەدەین ئەوەی پەڕەکانی قورئانی وەک خۆی تێدا دانراوە و مصحفەکەی لە لێواری نووسراوە وەکو تەفسیری ڕامان و تەفسیری ئاسان و غەیری ئەوانە زۆرێک لە طەبعەکانی تەفسیری جەلالین و تەفسیری مویەسەر و ئەوانە قورئانەکە وەکو خۆی هەیە لە لێوارەکەی ئەوە حکمی مصحفی بێ دەستنوێر نابێت دەستی لێ بدرێ ئەو قەولی بەهێزی مەذهەبیە ئەوەی دیکە کە ئاەتێکی هێناوە یا لەتێکی ئاەتی هێناوە و تەفسیر دەکا و ئەنجا لەتی ئاەتێکی دیکە دەهێنێ وەکو زۆربەی تەفسیرە دوور و درێژەکە ئەو عولەما مەذهەبی مەگوتویانە ئەگەر کەلیماتی تەفسیرەکە لە کەلیماتی قورئانەکە زیاتر بوو ئەوە ئاسایی دەستی لێ بدرێت واضحاوە ئەمە ئەوەی قورئانەکەی وەکو خۆی تێدا نووسراوە لە لێواری قورئانەکەدا تەفسیر هەیە یا قیراءات هەیە یا غەیری ئەوە حکم مصحفی الله أعلم باش پرسیاری داهاتوو دەڵێ ئەگەر لە شوێنێک ئاو کۆ ببیتەوە و سەگیش لەو دەوروبەرە هەبی بەس خۆت نەتبینیبی و دڵنیا نەبی کە سەگ ئاوی لەو ئاوەی خواردیتەوە و سارە چش بپەڕێ لەو ئاوە بەرجلت بکەوێ هەر دەبی بەڕێگای 70 شوشتنەکە جلەکان پاک بکەوە یان ئەو پاکە شێخ هەتا بە چای خۆی سەگی نەبینێەوە لی دەخواتەوە هیچ ئیشکالی تێدا نییە ئەو ئاوە هیچی ئەو ئاوە یەقینەن پاکەوانیە ئەو یەقینە بە گومانی ئەوە تێک ناچێ وەڵاو ناوە سەگی لێ دەشێ سەگیری خوارد شتیوانی ئەو ئاو پاک ئەو ئاوەی ئەو برایە ئەو پشکە لەو پرسیارە باسی کردو ئەو ئاوە پاکە پاک و پاکەرەوەش واز پرسیاری داهاتوو دەڵێ ئایا وشکردنەوەی تەڕیەتی دەستنوێژ بەجەستەوە بە بەکارهێنانی خاولی حکمەکەی چییە لە مەذهەبدا خلافی ئەولایە نەکرێ باشترە وشک نەکرێتەوە بۆ خۆی بە طەبیعی وشک ببێتەوە مەگەر زۆر سەرما بێ یاشێ لەو بابەتە زیانێکی لێ بداگەنە وشک نەکرێتەوە ئاوی دەستنوێژ باشە پرسیاری چوریەک دەڵێ سێ پرسیارم هەیە ئایا ژن بە تەبیعی یان بە عەمەلیات منداڵی ببی دەبی ڕاستەوخۆ دوای منداڵبوون خۆی بشوە خۆشتن لەسەری واجبە ئەوەی جواب دۆ زەوان کردێت باسەکەوە دوای ئەوە نیفاس دەبینێت خوێنی نیفاس دەبینێ یان نە خوێنی نیفاس ببینێ بە دوایدا خۆشوردنەکەی بووی سوودی نابێ ئەو هەر لە لەشکرانی دای کە نیفاسی بینی کە نیفاس پاک بوویەوە خوێنی دوای منداڵبوونی نەما ئەنجا خۆی دەشوە ئەگەر نیفاسیشی نەبینی طبعا حاڵە زۆر دەگمەنە بەس لەو فەڕەزنا ئافرەتێ لە دوای منداڵدانان خوێنی نەبینی وەن خوێنی زەیسانی نیفاسی نەبینی ئەو کاتە هەر خۆی دەشوا لەبەر منداڵبوونەکەی جا فەرقی نییە طبیعی یان عەمەلیات لەکەی دەبتە سەبەبی ویلادەکەی پرسیاری دووەمی دەڵێ لای زۆربەی خەڵکی کچ کە شوو دەکاتن دەگوازرێتەوە دەڵێن باش نییە 3 ڕۆژی سەرەتا خۆی بشوە ئەو شتە ئەسلی هەیە هەبیشتیوە کە ئافرەت دەگوازرێتەوە لە سوڕی مانگانەدا نییە پاکە ئێوە نوێژی لەسەر خۆی بشوە
جماع وغيري أو بالتالي واجب لسه يجي بيصلوا برو بمعناه نابشتو واجب لسه يخوش بقصة بيجيجنا ناكل بقصة بيجيجنا لا والله أنا نمي راسك ئەوەش ئەو پرسیارە پرسیاری سێمی هەمان کەسی دەڵێ وتراوە کافر کە موسڵمان بوو دەبی خۆی بشوە ئەگەر جەنابەتی لەسەر نەبێت. استطرادك كم دائما إنسان دنقك ديته خيالي باشا وشرعات وأشتاني كده يعني صنف النبي صلى الله عليه وسلم عندي شيء وتوب وتوين وقحاها لعندي بابك قصة كان مقرعيد نية ما شاب كان مرة زان أجر شرعي خواجة الرجال أوي تيدا نبوايا يقين تان هبي النقصتاني تيدا دم شرعي شطاو ندم فكأوشتانا أو باسانا باسي سوري ماغانا وجيما وغيري بشي شي جاني مروفن كان كجوربو من دالي بجيش تيدا أوشتانا شتي آساي وسلوشتي جاني مروفن شرعي شي متكامل طواو كوتا برنامج خواجة الجلال بشي شي سلوشتي وآساي وقوري جاني مروفي هرتيدا أنا بيبياني والله وشانا عيبا شرعي شي زورنا طواو نقصتان دردج وحقه وصلنا واجب السري بيزاني ووجود شيء للشرع دلالة علامة كمال بكم كريتي أو شرعي بەڵێ پرسیاری سێمی هەمان کەسی دەڵێ وتراوە کافر کە موسڵمان بوو دەبی خۆی بشوە ئەگەر جەنابەتی لەسەر نەبی ئەگەر کافر بوو تووشی جەنابەتش بوو ئەو کات چۆنە كافر بو توشي جنابت بو لزماني كفري واجب خوي بشوه لما زبي ما كافر كمسلمان بو بمرجك لزماني كفر شتيشي نكرد بك غسل واجب دكا توشي شتي نبو بيه وكل شكران نبو بيه افرض مثلا توشي صوري مانغانا نبو بيه بونمونا وكانا سنة تنها سنة كافر كمسلمان بو خوي بشوه بەڵام کە شتێ ڕوویدا بوو خۆشۆرنی لەسەر واجب کا و کاتە واجبە لەسەری خۆی بشو مەزبوطە با لە زمانی کوفریشی خۆی شۆر دەبێ با خۆشی شۆر دەبێت لە زمانی کوفری کە شتێ بوو کە خۆشۆرنی لەسەر واجب کا کە موسڵمان بوو هەر دەبێت خۆی بشو واضح. پرسیاری 42 دەڵێ سەلام عەلەیکم ئەگەر ئافرەتێک پێش نوێژی بەیانی پاک ببتەوە ئایا نوێژی عیشای دەبی بکاتەوە؟ خۆی لە مەزهەبی ئێمە پێش نوێژی بەیانی هێشتا کاتی نوێژی عیشان ماوە لە مەزهەبی ئێمە پێش نوێژی بەیانی هێشتا نوێژی عیشا ماوە کە ئەو کاتە پاک بوویەوە نوێژی عیشا دەکا بەڵام پاش نوێژی بەیانی عیشای ناکاتەوە نه پاش نوێژی بەیانی دەکا عیشا ناکات چکە گوتت پس ئەوانەی کە جەمع دەکرێن دەبی بیکات ئەوانەی جەمع دەکرێن لە کاتی عیشا پاک بۆ ئێوارێش دەکات کاتی نیوەڕۆ عەسر پاک بۆ نیوەڕۆژ دەکات واضح. پرسیاری داهاتوو دەڵێ لە خوێندنەوەی قورئان ئەگەر لە کاتی حەیض و نیفاس بی خوێندنەوەکەی بەبێ دەنگ و بەبێ دەست لێدانی موسحەف ئاساییە ئایا لە کاتی جەنابە هەمان شتیان هەر ناکرێ بە بێدەنگیش بخوێندرێتەوە؟ نا جەنابەت نابێت وتمان جەنابەت لەبەرەوەی لاپردنەکەی بەدەست خۆیەتی نابێ بیخوێنێتەوە بە جۆرێک کە خۆی گوێی لە دەنگی خۆی بێت نابێ بیخوێن خوێندنەوە یعنی خۆی گوێی لە دەنگی خۆی بەس بە چاو تەماشای کات لە هەموو حاڵەت ئاسایی بە دڵی دابێنێ لە هەموو حاڵەت ئاسایی بە دەنگی بەرز بیخوێنێتەوە لە مەزهەبی ئەمە نە بۆ ئافرەتێک دەبێت کە لە سوڕی مانگانەدا یان لە حەیزدا نەبووە یەکێ دەبێت کە لە جەنابەتدا باسی ئەوشمان کرد لە سەرەتاکەی واضح حەونێشە ئەحمەد غامزی تێدا نییە؟ واضح. پرسیاری داهاتوو دەڵێ ئەگەر ئافرەتێک ڕۆژانە خەریکی لەبەرکردنی قورئان بی ئایا حرامە ئەوەی کە لە سرێتی ڕۆژانە بیلێ و لەبەری بکە بە نیەتی قورئان خوێندن نا بەڵکو لەبەر ئەوەی دەوێ واجبەکانی نەفەوتێ لەو ماوەیە ئەگەر دەست لە مصحف نەدا جەماعەتێک لە ئەهلی عیلم وتویانە ئاسایی بەڵام لە مەزهەبی ئێمە وەکو عیلم وەکو فێربوونی قەولی مەزهەب
نابێ بە دەنجی بەرزوی خوێنێتەوە چۆنی مراجعە دەکاتەوە وتمان بەدڵی خۆی دادەی هێنێ بە چاو تەماشای دەکا لێوی کەمێک دەجوڵێنێ بەبێ ئەوەی سەوتی بێ و گوێی لە دەنجی خۆی بێ ئاوە وتیشمان جەماعەتێک لا علم وتویانە نا ئاسایی دەنجیشی بەرز بکات دەڵێ ئەمن قیراعەتی دەخوێنم لای مامۆستایەکەم هەفتەی جارێک جا لە کاتی سوڕی مانگانە دەستکێش دەکەمە دەستم ئەدەم لە موسحەفەکەی ئایا گوناحبارم ئەگەر وانەکەم زۆر دوا دەکەوم چارەم چێ مادام ڕاستە و خۆ دەستی بەر موسحەفەکە ناکرێت بەتابەت ئەگەر دەست کێشیشی چاک و ئەستور بکاتە دەستی ئیشکالی نییە ئینشاءالله تعالى زۆر چاکە دەستەکەی دەخوێنی و ئینشاءالله ئیشکالی دەڵێ لە بابەتی حیز پرسیارێکم هەبوو تقریبا دەچیتە بابی ڕۆژوش ئەو کەسەی کە لە بێنوێژی پاک ببیتەوە پێش بانگی بەیانی و نیازی ڕۆژی هەبی وە غوسڵکردنەکەی بکەوێتە دوای بانگی بەیانی ئایا تاکەی دروستە غوسڵەکەی دوا بکەوی ڕوونتر بڵێم ئەگەر بە هۆکارێک دوا بکەوی کە لە غوسڵەکەی فریای نوێژی بەیانی نەکەوی ڕۆژەکەی دروستە وا دابنێ 3:15 خولەک نوێژی بەیانی بانگی بەیانی دەفەرمی ئافرەتێ 2:50 دقە بۆ نمونە لە سوڕی مانگانە پاک دەبێتەوە ئێستا ئەگەر هەندێ واجباتی گرنگی لەسەر ئامادەکردنی پاشێوە هەڵساندنی منداڵەکانە ئیلاخی زۆر ئاساییە خۆشۆردنەکەی مادام پێش بانگی بەیانی پاکبووتەوە ڕۆژووی سبەی دەگرێت ئاساییشە خۆشۆردنەکەی بکرێتە دوای نوێژی بەیانی بەمەرجێ ئەوەندە تاخیری نەکات کە نوێژی بەیانەکەی بچێ بەس نوێژی بەیانەکەی لە کاتی خۆیدا بکە ئاساییە دوا بکرێتە دوای نوێژی بەیانی تا ئەو کاتەی نوێژی بەیانی نەچێ بەکیسی نەچێ پرسیار دواتر دەڵێ ئایا ئەگەر ئافرەتە کە لە سوڕی مانگانەدا بە دروستە لە مودەی خۆی بشووە یان نابی خۆی بشووە تا ئەو کاتەی مودەکەی تەواو بێت خۆی خۆشۆردن دوو زۆرە خۆشۆردنێکە خۆشۆردنی شەرعیە بە نیەتی لابردنی بێدەستنوێژی گەورەی وانە ئەوە فائیدی بۆ ئافرەت تێنێ کە هێشتا لە سوڕی مانگان چونکە سەبەبی حەدەثەکە هێشتا بەردەوامە لەگەڵ هەموو خۆشۆردنی بۆ لابردنی بۆنی ناخۆش و بۆ خۆپاکردنەوەی زۆر طبیعیەوە حەدەثەکەی هەموو ڕۆژ خۆی بشوکە لە سوڕی مانگانە ئەو خۆشۆردی بۆ لابردنی بێدەستنوێژی فائیدی بووی نییە لەبەر هێشتا لە سوڕی مانگانە پاک نەبوو پرسیاری 46 دەڵێ ئایا دروستە ئافرەت مەسح بکاتن لەسەر لە چک یان هەندێک کات ئافرەت خەنە لەسەری دەدات لەو کاتەی ئایا دەستنوێژی دروستە یان چۆن بتوانی مەسحی لەسەر بکەیت تەماشاکە قەڵی مەسحی سەر لە مەذهەبی ئێمە زۆر ئاسان لەبەری گوتمان واجبەکە قەدرە واجبەکە بە 3 تاڵ هەر 3 تاڵ لە حدودی سەریدا دەستی تەڕی پێدا بێنێتەوە ئەو مەسح جا هەتا ئەگەر خەنەش لە سەریدا یعنی پێم وایە بەشی ئەوە ئەگەر خەنە لەو جۆرە مادانەش بێ کە ڕێگری لە ئاو بکات بگاتە قژەکە گاتە مۆکەی ژێری با بڵێ بەشی 3 تاڵ هەر دۆزرێتەوە کە مەسحەکەی پێ بکا و واجبەکەی پێ بێنێتە بۆ لە چیش هەروە هاتە شوێنی دەستنوێژخوردنی ئافرەتان جیایە ئافرەت بەبەر چاوی پیاوانەوە دەستنوێژ ناگرێت بۆیە ئاساییە بەشی ئەوە لە چکەکەی لابە کە بەس مەسحەکەی بکە ئەمەرجێ لە قژی بێ گوتمان نەوە لە نێوچەوانی و واجبەکە بەوە دێتە دی ماوانە بەڵێ پرسیاری 47 دەڵێ بێ زەحمەت مامۆستا ئەگەر کەسێک لە خەو هەستی بە چێژەکی تەواو کردبوو بەڵام مەنی نەبینی ئایا غوسڵ واجب دەبیتن و دەژڵێ حوکمی خوی نهێنی چییە ئەگەر دڵنیا بێ نەک هەر بە گومان بێت کە چێژی بینیوە ئەگەر مەنیش نەبینێ ئەمەرجێ دڵنیا بێت کە چێژی بینیوە چێژی تەواوی بینیوە وستی لەسەر واجب دەبێ با مەنیش نەبینی خوی نهێنیش بەداخەوە تاوانی زۆر بە بڵاوە ناو گەنجان
و تاوانێکی گەورەیە نەک لە خودی خۆی لەبەر بەردەوامی و وازێ نەهێنانی چونکە وەکو زانایان فەرمویان لا صغيرة مع الاستمرار بە لەسەر بەردەوامبوون هیچ تاوانێ بچووک نییە دێنە پاڵێک و کەڵکەی من لە منە تاوانی گەورە بۆ سەبەبی زۆر تاوان و کەم تەرخەمی دیکەیە و ئەوەی کە گوتوویەتی حەڵال یا ئەوەندە صاف و نەزیهە کە تەسەووری ئەو تاوانەی نەکردووە لەگەڵ جیلی ئەو زەمانە نەژیاوە کە زانێ خەڵک چەندە ئالوودەیە بەدەستیەوە و چەندە تاوانی سێ و سەمەرە دەکات یا تەسەووری کەلامی عولەمای نەکردوتی بۆ هەندێک عولەما بۆ زەڕوەت فتوایان داوە ئاخر ئەو ضرورەتەیە کە ئینسان خەریکە دەست بۆ زینا دەبە گوتیانە با ممارەسەی ئەو ئیشەی دیکەیان بکە نە گوناه نییە لەوێ نا هەتا شەهوەتەکەی دا بمرچێنێتەوە بە گوناهە بچووکترەکە نە گوناه نییە لەوێ تا تووشی زینا نەوێت کە گوناهە زۆر گەورەترەکەی هەندی ئەو قسەیان لە سیاقی خۆیان دابڕیوەڵا بۆ پێویستی ئەو پێویستیشیان تەخفیف کردووەڵا هەر شەهوەتی جوڵا بۆی دروستەوە تێنەگەیشتنە لە کەلامی عولەما با هەندێ لە پیاوە گەورەکان و قوبەلاش ئەویان گوت بێ بەشەریش ببێت کەم تەخەمی هەر نابێت مادام بەشەرە دەبێت بەشی ئەوە کەم تەخەمی ڕوو پێ بکە پرسیاری 48 دەڵێ لە کاتی WC حکمی ئەو پریشکە میزە کەمە چییەکە هەندێک جار بەرخۆم دەکەوی یان بەرجلەکانم دەکەوی یان هەردووچیم پێ دەکەوی یان بۆ نمونە ئاو دەکەی بە پیساییەکەدا چەند پرشکێک بەردەکەوی بەڕاستی لە کاتی WC دووچاری قورسایی و وەسواسی دەبمەوە لە کاتی بەرکەوتنە پیسیدا زۆربەی جاری لە دوای WC قاسەکانم دەشۆم کوشتێکی بەرکەوتوی ئەوەش باش نییە ئەوە زیادە ڕەویە هەر نەجاسەت و پیسیەک چاو نەیبینێ و درچی نەکا شەرع عەفوی کردووە یەکە پیساییەکە دەشوان مەسەلەن دڵنیایان دێ پڕیشک بەرزلەکانی کەوت کوانە و پڕیشکانە بە دیاریکراوی دیکوا بە دیاریکراوی کە نەیبینی شەرع لەوە خۆش بوو پێویست ناکا لەسەری بیشوە نە کێشە بۆ دەستنوێژ و نە کێشە بۆ نوێژ و نە کێشە بۆ جل و بۆ هیچی دروست ناکات ئەو پڕیشکە میزانش کە بەجی دەکەوێت کوا پێم نیشاندا ئەگەر ئەوە دڵۆپێک میزە ئەوە پیس بۆ جیاوازە ئەوە میزم کردو بەشیەوە پڕیشکەم دەکەێت شتیوانی ئەوە ناکات ئەسڵ پاچیەتیە وە با ئەوەیش نەکا قاچی بشواو هەموو جار نەوە ئەو پەڕ با کەمێ ئەویش کەمێ چەند دڵۆپێ ئاو بپرژێنێ بەجلەکانی دا وەکو احتیاط ئەگەر نا هیچی دیکەی لەوانەی نە پرسیاری پێش کۆتایی 49 دەڵێ ئایا دەتوانی لە کاتی دەستنوێژگرتن قسە بکەی ئەگەر پرسیاریان لێکردی هەتا ئەم تەمەنەشم نەمدەزانی کە نیەت ئەو دیارە پرسیاری دووەمیتی هەتا ئەم تەمەنەشم نەمدەزانی کە نیەت واجبە جا ئێستا لەگەڵ دەستنوێژ نیەت دەهێنم چەند جارێک لە قۆڵم دەستنوێژەکەم بەبیر دێتەوە منش ڕاستەوخۆ دەچمەوە سەردەموچاو و نیەت دەهێنم و دەستنوێژەکەم تاوا دەکەم جا نازان بەو شێوەیە ڕاستە یاخود دەبی دەستنوێژەکەم تاوا بکەم ئینجا بمەوە سەردەموچاو لە کاتی دەستنوێژ قسە نەکرێ باشترە قسەش بکە هیچ ئیشکالی نییە بەڵام قسە نەکرێ باشترە ئەوەی دووەمیان نیەت ویستی دڵە کە نەیزانیوە نیەت واجبە خۆ ئەمە ناڵێن نیەت هێنان بەزار واجبە نا پرسیام ئەو وا حاڵی بوو چەند ساڵە کە کوێ دیار مەخسەل کە گوتویانەوە بۆ لێرەی نەدوتەوە بۆ دەستنوێژ لێرەم ئێتاوە نیەت یانی ویست تۆ بە ویستی دەستنوێژ مەگەر دەستنوێژ نەگرتووە ئەوە نیەتە دەستنوێژەکانیشت هەموو تەواون بالتالي واجبیش نییە لەسەرت واجب نییە لەسەرت تۆ نیەتەکەیشت بەزار نیەت لە بیر چووە یعنی دەم و چاوت شۆردووە بە نیەتی دەستنوێژ نا بە ویستی ئەوە ناکە دەستنوێژ هەڵگری بۆ خۆفێنکردنەوە مەسەلەن گەرمات بۆ گوتت با دەم و چاوش ئەما کە نیەتی دەستنوێژ شۆردن لە دڵتدا بووە بە ویستی دەستنوێژ شۆردن هاتوویە دیار مەخسەرەکە ئەوە نییە کێشەی نییە واضحە
ئەگەر نێتێنان بەزاریشی ئەگەر نێتێنان بەزاریشی لە 20 و لە کاتی شۆردنی دەستی بیاتەوە با نێت بەزار نێنە تاو نێتەکەی دڵی بەست. پرسیاری ئاخیر کە دەڵێ پرسیارەکەم دوو بەشە مامۆستا بێ زەحمەت ئەگەر شوێنێک پیس بوو بە یەکێک لە شتە پیسەکان گریمان فەرشەکە پیسیەشی بەرکەوتووە بە جۆرێک پاک بکرێتەوە ئاوی لێ نەچۆڕێ پاکردنەوەکە بەڵکو ئەوەندەی چاو حکم دەکات پیسەکە لا بدەین بە پەڕۆیەک بڕێکی کەم ئاو بە پەڕۆیەک و بەڕێکی کەم ئاو پاک بکرێتەوە دەتوانین بڵێن ئەو شوێنە پاکە و ئاساییە نوێژی لێ بکرێتن تەماشاکە گوتمان مەرج نییە هەموو فەرشەکار بشۆرێوانە مامۆ جێگای پیسەکەی تێدایەت دەبێ بەشی ئەوەی ئاو پێدا بکرێت کە لێی بچۆڕێت پێش بچۆڕێتەوە نەک ئاو لە هەموو فەرشەکە بچۆڕێتەوە ئەو جێگای پیسەکەی لێ بوو بەشی ئەوەی ئاو پێدا بکرێتکە ئاوەکە بچۆڕێتەوە نازم تەرکیزنای پرسیاری دووەم نەبوویان پرسیاری دووەمی بابە پرسیار دووەمیش لەگەڵ بوو بەس گوتم با یەکەم جواب بدەیەوە باش باش ئەوە یەکەم وەڕگەیە دووەمیشی دەڵێ زەویەک لەو جۆرەیان نزیک لەوە دووگر دەچی یان بەرماڵەکی لەسەر ڕابخرێت نوێژی لێ بکرێ ئاساییە یان بڵێن نوێژکردن لەسەر بەرماڵک کە دڵنیاین لە پاچی بەرماڵەکەم بەڵام دڵنیانین لەو شوێنی کە بەرمارەکەی لەسەر ڕاخرا تەماشاکە ئەو جێی بەرماڵەکەی لەسەر ڕاخراوە ئەگەر نازانم پیسەیان پاکە ئەسڵتەیدا پاکە تاوەوە باسمان کرد و بڕایەوە ئەگەر پیسیشی پێ وی بەڵام پیسەکە وشک بوو بێتەوە کە بەرماڵی سەرڕادەخرێ ئاسایی لەسەر بەرماڵە دەکرێت یعنی جێگای ئەرزێ مەسەن میزی پێدا کراوە میزەکە وشک بووەتەوە بەرماڵ لەسەر ڕابخۆی شکاری نییە میزەکە بە تاوی وشک بووێتەوە ئەستەی نەمابێت ئەرزەکە شەر نوێژ دەکرێت. بەڵێ ئەوە پرسیارەکانمان تەواو بوو تقریباً 50 پرسیار بە لەقلقەکانش هەبوو دوو لەقی لێدە بۆ هەبوو سێ بوو تقریباً دەتوانین 50 پرسیار و پەیامی پرسیارەکانشی تێدا بوو و زۆر داوای لێبردن لەو کەسانش دەکەین کە پرسیاریان ناردبوو وەڵاممان نەداوە چونکە دەکرێت عوزرێکمان بدەنێ کە پرسیارەکان زۆر بووە 157 پرسیار زۆر زەحمەت جواب دەدرێتەوە ئەوە ئێمە دەبی سلسلەی خاص بەز لەسەر جوابی پرسیارەکان دانینەوە شەکە زۆر قورس دەبوو و لەسەر مامۆستاش قورس دەبوو چونکە مەجالەکەی ئەو دەرفەتەینە دەدا لێ بەشێک لە پرسیارەکانمان فلتەر کرد لەبۆ هەندێک گەردنمان ئازاکەن ئینشاءالله مامۆستاگەر قسەی کۆتاییت هەبی پرسیارەکانمان کۆتایی هات والله هەر دوعای خێر و دوعای بەردەوامی و عاقبەت خێریم هەیە بارەک الله فیکم خوا بەداشتی خێرتان ناتەوە بارك الله فيكم إن شاء الله ڕۆژی پێنجشەممە و پێنجشەممەی امتحانێکمان دەبیتن لەسەر کتابی الطهارة امتحانك إجباري نییە فقط لە بۆیە زیاتر مراجعەی کتاب الطهارة بکەن ئەو جە داخلی کتاب الصلاة بین کە 25 هەڵبژاردننی تێدا دەبیتن فقط وەکو گوتمان لە بۆ ئاسانکاریە لە بۆ فێرخوازە لە کۆتاییدا دەڵێن اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما ونعوذ بك من علم لا ينفع. السلام عليكم ورحمة الله جزاك الله خيرا. السلام ورحمة الله وبركاته. دست خوش بید.